ئەو پرسیارەی کە ئێستا خەڵک لە هەرێمی کوردستانە هەیەی و ئەمانەوێت لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە وەڵامی بدەینەوە وەڕوونکردنەوەی پێویست بدەین سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستانە سەبارەت بە خەرجەکانە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەشی پێویستی موچە و خەرجیەکانی تر لە بواری وەگەڕخستنی وەزارەتەکان و پرۆژەکان پارەی لە بەردەستەیان نا و بۆچی تا ئێستا لێبڕینی موچە بەردەوامە. ئێمە لەم پرزنتەیشنە ویستمان بە شێوەیەکی ئامانجدار و بەڕوونی و بەداتا هەموو زانیاریانەی کە ئێمە لە بەردەستمانن بیان خێنە بەردەست ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەم پرزنتەیشنە ئەمانوێ وەڵامی ئەم پرسیارانە بینەوە داهاتی هەرێمی کوردستان چەندە و سەرچاوەکانی کامانن و خەرجی هەرێمی کوردستان چەندە و بوارەکانی کامانن و حکوومەتی هەرێم دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابشکا یاخودنا کێشەکانی یاسای بودجە کە تا ئێستا دوا کەوتووەوە قەرار بوو خۆی بەکەی یاسا بێ لە 15 هەر ساڵێکە یاسای بودجە بگاتە پەرلەمان و بەڵام حکوومەتی هەرێم چەند جار بەڵێنی داوە تا ئێستا ئەوەیە خەریکە لە کۆتایی مانگی 5 هێشتا نەگەشتووە ئەم وەڵامەشە دەینەوە و ئەخیران داهاتی ڕاستەقینەی هەرێم چەندە و دەتوانرێت چی پێ بکرێن. خاڵی یەکەم لەو چه پرسیاری هەر یەکێکتان بێ سەرچاوی ئەم زانیاریانە کامانن کە ئەمڕۆ ئێمەیان خێنە ڕووی سەرچاوی یەکەم بریتە لەو پرسیار و بەدواداچینانەی کە وەگەرکی پەرلەمانی کردومانن لە ڕێگەی پەرلەمانەوە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کە 25 پرسیاری سەرەکی و 125 پرسیاری لاوەکی بوون بەشێک لە زانیاریەکان لە وەڵامی ئەو پرسیارانەوە دەستمان کەوتون. خاڵێکی تر کۆکردنەوەی زانیاری داتا بە ڕێگەی تایبەت و بەدواداچوون و سەرچاوەیەکی تری زانیاریەکان ئەو داتا و زانیاریانەی کە هەردوو وڵاتی تورکیا و ئێران سەبارەت بە خاڵە سنوورەیە گومرگیەکانی باشماخ و ئیبراهیم خەلیل ڕایانگەیاندووە و خاڵێکی تر راپۆرتە داراییەکانن کە بەردەستمانەکەون. ئێستا سەرچاوەکانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان کامانن وەک لای هەمووتان ڕوونە ئێمە 4 سەرچاوی داهاتمان هەیە. سەرچاوی یەکەم فرۆشتنی نەوتە کە ڕێژەی لە 55.5 داهاتی هەرێمی کوردستان لەوێەوە دابینەکرێ. سەرچاوی دووەم گومرگەکانە کە دووەم سەرچاوی لە 25.6 داهات لەوێەوە دابینەکرێ. سەرچاوی سێم ڕسوماتە ئەو خزمەتگوزاریانەی کە حکوومەت پێشکەشیانەکە لە ڕێگەیەوە پارە و داهاتی دەسەکەوێ لە 8.54. سەرچاوی چوارەم و سەرەکی باجە کە لە 7.69 داهات بودجەی هەرێمی کوردستان لە ڕێگەی باجەوەیە و سەرچاوێکی لاوەکیشمان هەیە کە هاوکاری هاوپەیمانانە ڕێژەکەی تەنها لە 2.56. خاڵێکی تر کە ئێمە ئێستامانەوە ڕوونی بکەینەوە خشتەی بڕ و سەرچاوەکانی داهاتە تاوان بۆ هەر یەکێک لەو سەرچاوانەی ئاماژەمان پێدا فرۆشتی نەوت مانگانە حکوومەتی هەرێمی کوردستان 570 ملیار دیناری دەسەکەوێت بۆ ساڵێک 6 تریلیۆن و 840 ملیار دینار لە گومرگەوە 300 ملیار دینار بۆ ساڵێک 3 تریلیۆن و 600 ملیار دینار لە باجەوە مانگانە 90 ملیار دینار ئەمە بەپێی پێوەری کۆتا مانگی ساڵی 2020 زانیاری ورد و دقیقە لە باجەوە بۆ ساڵێک 1 تریلیۆن و 8 ملیار دینار لە ڕسوماتەوە مانگانە 100 ملیار دینار و ساڵانە 1 تریلیۆن و 200 ملیار دینار لە هاوکاری هاوپەیمانانەوە 30 ملیار دینار کە ساڵانە گاتە 360 ملیار دینار کۆی داهاتی هەرێمی کوردستان لە مانگێکە بریتە لە 1 تریلیۆن و 90 ملیار دینار و لە ساڵێکە 13 تریلیۆن و 8 ملیار دینار. ئەم داهاتانە چۆن ئەو ڕقەمانەمان گەڵاڵە کردو ئێستا ئەوانە هەموو یەک بە یەک ڕوونەکەینەوە. تاوان لە فرۆشتنی نەوتەوە بەر لەوەی داهاتەکان ڕوونکەینەوە باسی خەرجیەکانەکەین. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان خەرجەکانمان بەم جۆرن موچە بەبێ لێبڕین ئەگەر وەکو خۆی موچە دابش بکرێ 85 ملیار دینارمان بۆ مانگێک پێویستە بۆ ساڵێک 10 تریلیۆن و 740 ملیار دینار. وەزارەتەکان و خزمەتگوزاری کە بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەمە پارەمان پێویستە حکوومەت هەرێم پارەی پێویستە ساڵانە مانگانە 100 ملیار دینار بۆ ساڵێک 1 تریلیۆن خۆی ئەو دوو خەرجیە بریتە لە 95 ملیار دینار بۆ مانگێک کە حکوومەتی هەرێم پێویستێتی بۆ ساڵێک 11 تریلیۆن و 940 ملیار دینار. ئێستا ئێمە بەراوردی داهات و خەرجەکانەکەین جیاوازیەکانیان پیشانەدەین. داهات لە هەرێمی کوردستانە وەکو پێشتر ڕوونمان کردەوە 1 تریلیۆن و 90 ملیار بۆ مانگێکە
ئەی خەرجەکان بەبێ پرۆژەکان چەنە 95 ملیارد دینارە جیاوازیان چەنە بۆ مانگێک 95 ملیارد دینار زیادەی داهات واتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەگەڕپشتی وەزارەتەکان و موچە بەبێ لێبڕین هێشتا 95 ملیارد دیناری لێمێنێتەوە لە مانگێکە و لە ساڵێکە واضحی دیارە و بەڕوونی و ئەمەش هاوکێشەکەیەتی داهاتمان هەیە بۆ مانگێک طبعاً 1 تریلیۆن و 90 ملیارد دینار ئەگەر خەرجەکانی لێ دەرکەین بەبێ پرۆژەکان ئەوە ئەنجام ئەکاتە 95 ملیارد دینار بۆ هەر مانگێک زیادەی داهات کە ئەتوانرێ بۆ پرۆژەکان و بۆ بواری تر بخێتە گەڵ ئێستا ئێمە شیکردنەوەی زانیاریەکانمان هەیە هەر یەکە لەم زانیاریانەی خستمانە ڕوون شیانەکەینەوە بە تایبەت لە بواری داهاتە شیکردنەوەی زانیاری داتا و زانیاری لەسەر داهاتی نەوت چۆن ئێمە ئەو بڕەپارەیەمان دەسەکەوێت لە مانگێکا لە نەوتەوە طبعاً ئێوەزانن وەزارەتی سامانە سروشتەکان زانیاری لەسەر نەوتەدا نە ئەنجومەنی نەوتی هەرێمی نەوت و گاز زانیاری لەسەر نەوتەدا و نە کۆمپانیای دیلۆید لە ساڵی 2020 هیچ زانیارێکی لەسەر فرۆشتنی نەوت و داهاتەکەی خستۆتە ڕوو و تەنانەت سێ مانگی کۆتایی ساڵی 2020 هێشتا نەخستۆتە ڕوو بۆیە ئێمە ناچار بۆ ئەماگەر بە تەواوەتی باوەڕ بەو زانیاریە بکەین و ئەگەر هیچ گومانێکشی نەخێنە سەر خاڵی دوام لە 2019 حکومەت تێگرا هەر بەرمیلێک نەوتی بە 55 دلار فرۆشتووە لە 2021 بە هەمان شێوە طبعاً ئەو نرخەی لە هەرێمی کوردستان نەوتی پێفرۆشێ و ئەگەر نایەوەی بەڕێزە زانن نەوتی بەسڕە بە 64 دلار فرۆشێ نەوتە جیهانیەکە نزیکەی 70 دلار ئێستا تێچووی دەرهێنان و فرۆشتنی نەوت هاوشێوەی ساڵی 2019 و هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوەتە حکومەت هیچ پیاچوونەوەیەکی بە پرۆسەی دەرهێنان تا فرۆشتنی نەوتان نەکردووە تاوەکو بڵین گۆڕانکاریەک ڕوویاوە ئێستا بارودۆخ نیو بەرمیل نەو دەفرۆشێت پارەکەی بە دۆلار 742 ملیۆن و 500
ڕابردووە بۆ شێوە خراپە تا ئێستاش بەردەوامن ئەو بەڵێنەی حکوومەت داری بە هاوڵاتیان کە پیاشەوەری دەرەوەەکانەکە تا ئێستاش سەرنجاوێتیان ساڵێکی ترەوەی هەبوو شەفافیت وەزارەتی سامانە سروشتیەکان نە زانیاری داهات بە ئێوەدا نە بە پەرلەمانتەران نە بە دەستگاکانی تری چاودێری ساڵێکی ترەوەیە نەبوونی دامەزراوە وەزارەتی سامانە سروشتیەکان هێشتا دامەزراوە نییە بە سیستەم کار ناکە مؤسساتەکانی دیار نین و بەڵگەشمان بۆ ئەوە جێبەجێ نەکردنی یاساکەیەتی دوو یاسامان هەیە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان یاسای ژمارە 20 هی وەزارەتی سامانە سروشتیەکان 2007 یاسای ژمارە 21 نەوت و داهاتی نەوت هیچیانی جێبەجێ نەکردووە ئەو خاڵات سەرەکیانەی کە لەو دوو یاسایە جێبەجێ نەکردوون بوونەتە هۆیەوەی ئێمە بتوانین بڵێن وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتێکی ناموئەسەسیە یا بڵێن نەوت و داهاتەکەی کێشەکانی ئەمانن کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوەی نەوت دروست نەکراوە کۆمپانیای کوردستان نیشتیمانی دروست نەکراوە کە ئەبوو حکوومەت دروستی بکە کۆمپانیای کوردستان بۆ بازارکردنی نەوت دروست نەکراوە کۆمپانیای کوردستان بۆ پڕاشەکانی پاڵاوتنی نەوت دروست نەکراوە سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت دروست نەکراوە ئەم سندوقە بوو حکوومەت دروستی کە نەک پەرلەمان و پەرلەمانتاران و دەستگاکانی ڕاگەاندن هەموو هاوڵاتێک بزانێ دینار بە دیناری داهاتی نەوت چەناچێتە ئەو سندوقەوە کە ئەمە بەپێی یاسا ڕێکخراوە هەردوو یاسای 20 و 21 ساڵی 2007 و هەروەها بارگرانی کۆمپانیەکانی دەسەڵات وەکەزان لە چوارچەوەی پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوتە بۆ خزمەتگوزاریە جۆرا و جۆرەکان بۆ نمونە پاراستنی کێڵگەکانی نەوت و کۆمپانیەکانیان هەردووی هێزی دەسەڵات کۆمپانیان دروست کردو ئەمە بۆتە هۆیەوەی تێچووی دەرهێنان و فرۆشتنی نەوت زیاد بێ خاڵێکی تر سەبارەت بە داهاتەکانی گومرگ شیەکەینەوە کە وتمان بۆچی ئەو ڕێژەیە بەو جۆرە کەمە داهاتی گومرگ بۆ ساڵێک بەپێی داتا و زانیاری وەزارەتی دارایی خۆی ئەمە زانیاری و بەڵگەی خۆیانە 1 تریلیۆن و 290 میلیارد و 581 میلیۆن و 67600 دینارە لە ساڵێکە ئەی داهاتی ڕاستەقینە چەنە ئێوەی بەڕێزە زانن کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و هەموو بەرپرسان سەرۆک و جێگر و هەموو وەزیرەکان ئەزانن کە لە ڕێگەی قاچاقی لە ڕێگەی جیاجیاوە بڕێکی زۆر داهاتی گومرگ ناگەڕێتەوە خەزیێنەی گشتی من لێکدانەوەم و هەڵسەنگاندنم بۆ ئەو داهاتە کردووە کە تێکڕای کۆی ڕاستەقینەی داهات 3 تریلیۆن و 600 میلیارە لە گومرگەکانەوە نەوەکو 1 تریلیۆن و 290 میلیارد هۆکار چییە ناگەڕێتەوە ئێستا ئەوەش باسەکەین طبعاً کۆی ئەو پارەی کە بەهۆی قاچاقچێتی و گەندەڵی و کۆمپانیاکاری ناگەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی لە مانگێکە لە ساڵێکە لە گومرگەکانەوە بریتە لە 2 تریلیۆن و 309 میلیارد و 418 میلیۆن و 932 هزار دینار ئێستا ئەمە باشتر ڕوونەکەینەوە داهاتی گومرگ کە 3 تریلیۆن و 600 میلیارە ڕاستەقینەکەی لە 153 لە ئیبراهیم خەلیلەوە دەسەکەوێ لە 114 لە باشماخەوە لە 112 لە حاجی ئۆمەرانەوە لە 115 لە پەروێزخانەوە لە 103 لە پشتەوە لە مەرزی پشتەوە سەیرانبن لە 101 داهاتی گومرگ دابینەکە تەوێڵە لە 0.32 و سمێڵکە لە 0.43 کۆی ئەو پارەی کە ناگەڕێتەوە خەزیێنەی گشتی لە گومرگەکانەوە دوایش ڕێگاکانیتان بۆ شیەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز بریتیە لە 2 تریلیۆن و 309 میلیارد و 418 میلیۆن دینار لە ساڵێکە هۆکار چییە بە چ ڕێگەیە چۆن ئێمە ئەمە ئەسەلمێنین کە ئەم داهاتە ناگەڕێتەوە هۆکارەکە ئەمە یەکەم قاچاقچێتی بە ئاشکرا تا ئێستاش بەردەوامە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی کۆتایی پێهێنانی قاچاقچێتیدا تا ئێستا ئەو بڕیارانەی لەم بوارە دەری کردوون نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە بەتایبەت دروستکردنی هێزی هاوبەش کە زیاتر لە 7 مانگی بەسەرات تێپەڕیوە هۆکارێکی تر کۆمپانیاکاریە ژمارەیەک کۆمپانیا لە دەرەوەی یاسا و ڕێنمایی و سیستم لە پێناو بەرژەوەندی چەند کەسێکە دوو حیزبی دەسەڵاتە لە خاڵە سنووریەکان دانراون کە داهات لەوێەوە کۆکەنەوە خاڵێکی تر لێخۆشبوونی گومرگیە کە من دوایی نمونونەکەی باسەکەم خاڵێکی تر خراپی سیستەمە ئەم هۆکارانە تەنها لە لێخۆشبوونی گومرگیەوە ئەمە بەڵگە و زانیاری ڕاست و دروست و دقیقە کە لە حکوومەت خۆیمان دەستکەوتووە تەنیا لە ئیبراهیم خەلیل لە مانگی 11 ساڵی 2020 بڕی لێخۆشبوونی گومرگی 6 میلیۆن دلار بووە کە زۆرینەی زۆری نایاساییە و بە گەندەڵی ئەڕوا کە ئەکاتە 8 میلیارد و 600 میلیۆن دینار بۆ مانگێک کە ئەکاتە 104 میلیارد و 400 میلیۆن دینار بۆ ساڵێک تەنها لە ئیبراهیم خەلیلەوە ئەی لە دەواازەکانی تر و گومرگەکانی ترەوە ئەگەر ئێمە زانیمان ئیبراهیم خەلیل لە 153 داهاتی گومرگ بۆ هەرێم دابینەکە ئەوە بڕی لێخۆشبوونی گومرگی لە دەواازەکانی ترەوە و بە ئیبراهیم خەلیلەوە گاتە 200 میلیارد دینار
لە داهاتی هەرێمی کوردستان تەنها لە لێخۆشبوونی گومرگیەوە، ئەی لە قاچاقچێتی، ئەی لە کۆمپانیاکاری، ئەی لە خراپی سیستەم، ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئێماڵین داهاتی هەرێمی کوردستان زیاتر لە دوو لە سەرسێی لە گومرگەوە ناگەڕێتەوە خەزێنەی گشتی. شیکردنەوە داتا و زانیاری داهاتی باج لە باجەوە وەک باسمان کرد مانگانە نزیکە 84 ملیارد دیناریەتە خەزێنەی گشتی. کێشەکانی چین بۆ ئەوە کەمە؟ ئایا ئیمکان هەیە ئێمە داهاتی باج لە هەرێمی کوردستان زیاتر بێ؟ بەڵە هەیە. کێشەکانی ئەمانن. یەکەم خۆتزیینەوەی بەشێکی زۆر لە کۆمپانیەکان لە دانی باج، کۆمپانیەکانی دەسەڵات یان زیگ لەوان خۆیان ئەدزنەوە لە دانی باج بەهۆی بەکارهێنانی دەسەڵات و نفوزیان، و وەرنەگرنی باج لە کۆمپانیەکانی بواری نەوت کە داهاتێکی زۆر گەوریان دەسەکەوە تا ئێستا باجیان لێ وەرناگیرێ، وەرنەگرنی باج لە کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان کە داهاتێکی زۆر گەوریان دەسەکەوە تا ئێستا باج نادەن، وەرنەگرتنی باج لە کۆمپانیەکانی پەیوەندی. ئەمە 4-5 ڕێگەی سەرەکی بە هەدەردانی باجە کە ئەکرێت لە ڕێگەیەوە باج لە هەرێمی کوردستانە بێتە 2 هێندە واتە بۆ سەر و 150 ملیارد دینار. خاڵێکی تر ئەمانەوە باز لە ڕسوماتکەن کە یەکێک لە سەرچاوەکانی داهاتە کە زۆر حسابی بۆ ناکرێ. ئێمە بەم جۆرە شیەکەینەوە، واتە ئەو براپارەی کە لە ڕێگەی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی ڕسوماتەوە حکوومەتی هەرێم دەستیەکەوێ بەم جۆرە. تەنها لە وەزارەتی دادەوە لە ساڵی 2019 حکوومەتی هەرێم 132 ملیارد دیناری دەستکەوتووە تەنها لە وەزارەتی داد. حکوومەتی هەرێم ئەوە بەڵگە و زانیاری حکوومەت خۆیەتی و بە پرسیار و بە دوواداچوونی ئێمە دەستم کەوتووە. تەنها وەزارەتی داد لە ساڵی 2019 132 ملیارد دینار واتە موچەی هەموو ساڵێکی خاوەن پێداویستی تایبەت تەنها لە وەزارەتی دادەوە دەسەکەوێت لە ڕێگەی ڕسومات و خزمەتگوزاریەوە. واز لە نەوت و گومرگ و ئەوانە بێن ئەمەشیکردنەوەی تەنها ڕسوماتە. ئەی لە وەزارەتی شارەوانیەوە ئێوە زانن وەزارەتی شارەوانی زۆر زیاتر لە داد دەسەکەوێت. ئەی لە وەزارەتی ناوخۆوە، ئەی لە وەزارەتی دارایی خۆیەوە بێجگە لە داهات جۆرا و جۆرەکان لە ڕسوماتەوە دەستیەکەوێت. ئەی لە وەزارەتی گەیاندن، ئەی دەستەی وەبەرهێنان، ئەی ئەوقاف، ئەی سامانە سروشتیەکان، ڕسوماتی سامانە سروشتیەکان بە هەمان شێوە بێجگە لە فرۆشتنی نەوت. ئەی وەزارەتی پەروەردە کە داهاتی هەیە، وەزارەتی خوێندنی باڵا، واتە زۆرینەی زۆری وەزارەتەکان داهاتیان هەیە. ئەی وەزارەتی تەندروستی، ئەی وەزارەتی بازرگانی. بۆیە ئێمە ئەڵێن لە مانگێکە داهاتی ڕسومات 100 ملیارد دینارە بۆ ساڵێک 1 تریلیۆن و 200 ملیارد دینارە بەپێی ئەم بەڵگەی کە ئێستا ڕوونمان کردەوە. خاڵێکی تر ئەنجامی ئەم شیکردنەوە زانیاری و داتانە چییە؟ بریتە لە توانایی هەرێمی کوردستان پیشانەدا. یەکەم هەرێمی کوردستان داهاتی هەیە بۆ موچەی تەواو بەبێ لێبڕین، دووەم بڕی پێویست پارە هەیە بۆ خزمەتگوزاری، سێیەم بڕی پێویست وەک بینیتان شاری سلێمانی هەموو خەڵکی شاری سلێمانی خەریب و قسە بکە بۆی 5 ملیارد دینار تەنها بۆ باخچە و پارکەکان دابین بکرێت. لە کاتێکا پارەی پێویست هەیە بۆ ئەم بوارە پێویست ناکە پەرلەمانتار و ڕۆژنامەنووس و ڕێکخراوەکانی چالاکی مەدەنی هاوارکەن تاوەکو پارکەکانی سلێمانی ئاو بدەن. بڕی پێویست پارە هەیە بۆ وەگەڕخستنی پرۆژەکان کە ئێوە زانن کە ئێستا کێشەی هەرێمی کوردستان تەنها لێبڕینی موچە نییە، بەڵکو ژمارەیەکی زۆر بە هەزاران گەنج بێکارن چاوەڕێەوەکەن پرۆژەکان بەگەڕ بخرێنەوە هەلیکار بڕەخسێن. هەر بۆیە دەتوانێت حکوومەتی هەرێم دەتوانێت موچە بەبێ لێبڕین دابەش کات بە پێی یاسا، موچە مافێکی یاساییە. خاڵی دووەم پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە کە مافێکی یاساییە 5 ساڵە ڕاگیراوە. کارمەند و مامۆستایانی گرێبەست بکاتە هەمیشەیی کە کارمەندمان هەیە 15 ساڵە گرێبەستە کە ئەمە زوڵمە، چونکە کارمەندێکی هەمیشەیی هێندە مافی هەیە کارمەندی گرێبەست نابێتەوە مافە بۆ خاوەنی ئەو مافە. بۆ نمونە کارمەندێکی هەمیشەیی دایکێک بۆ مۆڵەتی دایکایەتی ئەتوانێت ساڵێک و 2 مانگ مۆڵە دووەرگرێ، بەڵام ئەگەر گرێبەست بێ کارمەندەکە 6 مانگ ئەتوانێت بێجگە لە کۆمەڵێ مافی تری یاسایی و مەدەنی کە ئەو کارمەندە گرێبەستانە لێ بێبەشە بن کە هیوایان هەیە 15 ساڵە کارمەندی گرێبەستە. مامۆستایانی وانە بێش بگۆڕێت بە گرێبەست، چونکە کەسێک کە پەروەردەی تەواو کردووە دەرفەتی کاری تەنها لە پەروەردایە. ناکرێ وەزارەتی پەروەردە پێویستی بە مامۆستا بێ، حکوومەتیش پارەی هەبێ دای نەمەسرێنێ و بڵێ بە کرێی ڕۆژانە من مامەڵەت لەگەڵاکەم. خاڵێکی تر ڕێگریەکان چین بۆی حکوومەتی هەرێم ئەمانە بکە. بەردەوامی گەندەڵی، بەردەوامی قاچاقچێتی، دوو گیرفانی، دوو هێزی دەسەڵات بوونەتە خۆرەی پارە و داهاتی ئەم وڵاتە. جێبەجێنەکردنی یاسا خراپی سیستەم هۆکارەکانە، هۆکار و ڕێگریەکانە. سەبارەت بە یاسای بودجە دڵنیام لەوەی پرسیارتان هەیە لەو بارەیەوە. طبعاً تا ئێستا 7 دانە ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە کە بەداخەوە پێشێلکاریەکی زەقی هەموو پرەنسیپێکی دەوڵەتداری و سیستەم و حکومەتداریە.
خاڵێکە زۆر گرنگە 15 دەی هەموو ساڵێکە بێ حکوومەت یاسای بودجە پێشنیاری خۆی بنێرێ بووە پەرلەمان بەنسبەدەم ساڵەوە کە حکوومەت ویستی یا ئەوێت پرۆژە یاسای بودجە بنێرێ لە 9/2/2021 لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز وەزیری دارایی وتی کۆتایی ئەم مانگە ئێمە یاسای بودجە نێرین لە 12/4/2021 شاندی حکوومەت هەرێمی کوردستان کە سەردانی پەرلەمانی کرد وتی هەفتەی داهاتووی نێرین 12/4 بۆ ئێستا کە کۆتایی مانگی 5 تا ئێستا نەینادووە ڕێگریەکان چین حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت یاسای بودجە دابنێت ئێمە ڕێگریەکان لێرە بە خێرایی باسەکەین هۆکارەکان ئەمن یەکەم یاساشکێنی و جێبەجێکردنی یاسا بەرکارەکان دووەم نەبوونی سیستم و بنەمای کاری دەوڵەتداری لای حکوومەت سێم گەندەڵی و دووگیرفانی کە بۆتە هۆی دیارنەمانی بڕێکی زۆر خاڵی چوارەم کە کێشەی ناو ئەنجومەنی وەزیرانیشە تاوەکو ئێستاش ناشەفافی پرۆسەی دەرهێنان گواستنەوە فرۆشتن گەڕانەوەی داهاتی نەوت کە بۆتە هۆی ئەوەی تا ئێستا داهات لەم ڕقەمەکان ژمارەکان لەم بوارانەی نەوتە هەر لە دەرهێنان تا گەڕانەوەی داهاتەکە تا ئێستا لە وەزارەتی دارایی نییە واتە وەزارەتی دارایی نازانێ کە وەزارەتی سامانە سروشتیەکان چی ئەکا لە پرۆسەی دەرهێنان تا فرۆشتن و گەڕانەوەی داهاتەکە لە کاتێکا لە 153 داهاتی وەزارەتی دارایی خەزانەی گشتی لە ڕێگەی نەوتەوەیە ئەمە ئەوە بوو کە ویستم پێشکەشی ئەوەی بەڕێز یەکەم ئەگەر کەسێک لە ئەوەی بەڕێز پرسیاری هەیە مە لە خزمەتتانی بەڵێ ئەگەر سەیری ڕێکەوتنەکە بکەین لە یاسای بودجەی بەغدایە تێگەین لەوەی کە ئەم ڕێکەوتن ڕێکەوتێک نییە بۆ باشکردنی دۆخی ئابووری واتە بۆ حکوومەتی هەرێم پارەی دەستکەوێت زیاتر ڕێکەوتنێکی سیاسی قانونیە کاتی خۆشی وتمان ئەم ڕێکەوتنە نە بەغدا ئەوێ جێبەجێ بکانە هەرێمی کوردستان ئەوێ جێبەجێ بکە چونکە لە زیانی بەغدایەوە هەرێمی کوردستان بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە تۆمۆحی لەوایە پشت بەخۆی ببەستێ طبعا ئەگەر ئەو یاسایی بودجەی حکوومەتی فیدراالیە جێبەجێ بێ داهاتی هەرێمی کوردستان بڕەکەی لەوەی ئێستا زیاترە بێت 100 تا 200 میلیارد دینارە چێتە سەری واتە ئێمە ئێستا دۆخی داراییمان باشە ئەگەر ڕێکەوتنەکە لەگەڵ بەغدا جێبەجێ بێ دۆخی داراییمان زۆر باشترە بێت و بەڵام بەداخەوە تا ئێستا نە بەغدا ئێوە جێبەجێ بێ نە هەرێمی کوردستانیش ئێوە جێبەجێ بێت طبعا ئێمە ئەو پەڕیتوانە فشارەکەین بۆی حکوومەت پابندیەکانی بەرامبەر بە خەڵکی کوردستان لە بواری دارایی و ئابووریا جێبەجێ بکە لێبڕینی موچە ستەمی موچەیە ستەمێکی یاساییە بە ئاشکرا یعنی نەپشت بە یاسا بەستێ نەپشت بە پرەنسیپی دەوڵەتداریە بەسێ تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیاری لێبڕینی موچە ڕازگۆ نیە لەگەڵ قەرارەکانی خۆشی ئێوە لە بیرتانە لە مانگی 6 ساڵی 2020 حکومەت ئیعلانی کرد وتی من موچە بەپێی داهات دابەشەکەم لە مانگی 6 ساڵی 2020 تا ئێستا کە کۆتایی مانگی 5 2021 داهاتی هەرێمی کوردستان بە قۆناغێکی گەورە تێپەڕیوە بەلای کەمەوە لە نەوتەوە نزیکەی نیوەی داهات زیاد بووە بە دوو هۆکار بەرزبوونەوەی نرخ و گۆڕانکاری لە نرخی دۆلارە کە لە هەردوو ڕێگەکەەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی داهاتی نەوت لە ڕێگەی نەوتەوە حکوومەتی هەرێم پابند نەبووە بۆ بەڵێنەی داوەتی لانی کەم بۆ نمونە بۆ ئەم مانگە ڕای بگەیاندایە کە موچە بە لێبڕینی لە 150 ئەگەر چی ئەوەش نایاساییە خەڵک گەیوت ئەوە بەڵە حکوومەت ڕازگۆ بوو لەگەڵ بەڵێنەکەی داهاتی زیاد کرد لێبڕینی کەم کردەوە بەداخەوە حکوومەت ئێستا گیرۆدە بووە بەدەست دوو هێزی دەسەڵاتەوە تەنانەت بەزەیان بەو کابینەیەشانایەتەوە کە خۆیان دروست کردووە سەرۆکی حکوومەت بڕیار بەدەستە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە جێگری سەرۆکی حکوومەت بڕیار بەدەستە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە و ئەوەشی ڕێگرە لە بەردەم بە سیستمکردن گەڕانەوەی داهاتەکان بۆ خەزانەی گشتی هەرم دوو هێزن بە نفوسی دەسەڵاتیان بەهۆی هێزەکان و چەکدارەکانیان کە هەیانە بوونەتەوەیەوەی حکوومەت وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی سیستماتیک پەک بخەن نەتوانێت داهاتەکان کۆ بکاتەوە بیان گەڕێتەوە بۆ خەزانەی گشتی بەداخەوە ستەمێکە بەردەوامە و هیچ پاساوێکشی بۆ نییە هیچ پاساوێک بەڵێ
ئێمە چاودێریەکەین هەر بڕە پارەیەک لە بەغداوە بگاتە هەرێمی کوردستان کارەکەین بۆ ئەوەی مافەکانی خەڵکی کوردستان لەو بڕە پارانە و بەرجەستە بن بە تایبەت لێبڕینی موچە بێ بۆ موچە خۆران بگەڕێنەوە بەڵە و دیارە کە هەر بڕەپارێک لە بەغداوە بێت بڕەکەی چەنە دیارە بێ چونکە لە بەغاوەیە ناتوان بیشارنەوە بە خۆشحاڵیەوە سەرچاوەکەی جیاوازە لە هەرێمی کوردستانەوە نییە و ئێمە فشارەکەین بۆ ئەوەی ببێتە قەرەبوو بۆ ئەو لێبڕینانەی موچە لە 5 مانگی ڕابردووە هەبووە بەڵێ سەبارەت بە رسوماتەکان و باجەت مەساڵان زۆر یاری هاوڵاتیان و پەرلەمانتەرانی زۆر رسومات و باجەت بەڵێ زۆر بەگاداشتنی ئەو یعنی حکومەت دەتوانێت رسومات و باجەتان بکاتەوە لەسەر هاوڵاتیان پرسیارێکم سەبارەت بە دەستورە پێشتر هەم حکومەت و هەم سەرۆکی حکومەت و ئەنجومەنی وەزیران خاصان لەو کە ئامادەکاریان کردووە بۆ دەستور نەرن بۆ پەرلەمان سەبارەت بە پرسیاری یەکەم باج ڕسومات طبعاً بۆ هەردووکی قانون هەیە واتە حکوومەتی هەرێمی کوردستان قانونی پێویستی لەبەردەستە بۆ ئەوەی وەکو یەک جێبەجێ کا بەسەر هەموو هاوڵاتیەکە لە کوردستانە تاوەکو سەرچاوی داهاتی خۆی مسۆگەرکە لە دوو ڕێگەیەوە بەڵام بەداخەوەیەوە بینن یاساکان بەسەر خەڵکە لاوازەکان جێبەجێ بێ بڕۆ ئەو کەسانی کە لە بازار بازرگانی بچووک بچووکیان هەیە دوکانێکیان هەیە کافتریایەکیان هەیە پیتزایەکیان هەیە شوێنێکی چاکردنەوەی بەسیتیان هەیە باجی خۆیان نەدەن دەلاخانەیە کە باجی خۆیەدا بەبێ دواکەوتن و حکوومەت بۆ ئەم جۆرە کەسانە بەهێزە بەڵام بەداخەوە ببینە لە کوردستان کۆمپانیەکانی سنوورەکان کە بە ملیۆنان دۆلار پارە پێیاکەن تا ئەسە 1 دینار باجیان نەداوە کۆمپانیەکانی ئینتەرنێت باج نادەن کارگەکانی شوشی چیمەنتۆ باج نادەن کۆمپانیا بیانەکانی نەوت نەخۆیان نەکارمەندەکانیان باج نادەن کۆمپانیا خۆماڵیەکانی بواری نەوت باج نادەن مۆلی داهلیەکان باج نادەن کۆمپانیەکانی وەبەرهێنان باجی زەوی نادەن باجی پرۆژەکانیان نادەن زەویان بنزیک لە بەلاژوەر گرتووە هێشتا باجی چالاکی ئابوووریەکانیان نادەن پرۆژە گەشتیاریەکان باج نادەن تەنها باجی مەبیعاتی کۆمپانیا ئاساسیال و کۆڕەک و زین بۆ ئەو بەرهەمانی لە کوردستان دەیفرۆشن دەکرێت ساڵانە 150 ملیار دینار داهات بۆ هەرێمی کوردستان مسۆگەرکە کە نایدەن بۆیە یەکێک لە کێشەکان ئەوەیە کە یاسا بەسەر خەڵکە هەژارەکە لاوازەکە ئاسان جێبەجێ بێ هەم بۆ باج هەم بۆ ڕسومات هاوڵاتیە کاتێک خانوەکەی ئەفرۆشێت ناتوانێت پارەی ئاوەکەی و کارەباکەی تەسفێنەکە تاوەکو بۆی خانوەکەی بفرۆشێ بەڵام کۆمپانیا زەبەلاحەکان کە بە ملیۆنان دۆلار پێیاکەن بەهۆی نزیکیان لە دەسەڵات یا هەر ڕاستە و خۆهی خۆیانن هی هەردوو هێزی دەسەڵات بە ئاسانی لە ڕسوماتیش دەرەجن لە باچەکانیش دەرەچن خاڵی دووەم بە نسبەت دەستورەوە ئێمە طبعاً بەلامانەوە گرنگە هەرێمی کوردستان دەستوری هەبێ بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ 30 دانە ساڵ دەرفەت لەدەست درا بۆچی پێشەوەی دەستوری بەغدا بنووسرێتەوە دەرفەت لەدەست درا بۆچی ئێستا کە هەرێمی کوردستان لەسەر وەختی هەڵبژاردنەکایە بابەتی دەستور گەرمەکرێتەوە دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسی یاسایی خەڵکی وڵاتێکە ئەبێ زمینەی بۆ بڕەخسێ بە تایبەت بابەتی دادگەری و نێشتنی ستەم و باشکردنی دۆخی ئابووری ئەو زمینەیەن کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیڕەخسێنێ ئەو کەسەیەوێ دەستور بنووسێتەوە بیڕەخسێنێ تاوکو هەموو لایەنەکان بەدەم نووسینەوەی پرۆسەی دەستورە بچن بەڵێ حکوومەت بە یاسا باج ڕسومات وەرەگرێ واتە ئەگەر بیەوێت بمانێت باج ڕسومات کەم بکەینەوە ئەبێت لە پەرلەمانەوە یاساکە هەموار بکرێ واتە و ڕێژانی کە وەرەگیرێ یاساین بەڵام کێشەکە چییە؟ لە ڕابردووە لەبەرەوەی چاویان لەو داهاتە زۆرە بۆ لە بەغداوە هاتووە یاسای باجیان جێبەجێ نەکردووە نە بەسەر هاوڵاتی ئاسایی نە بەسەر بازرگانی گەورە ئێستا کە پێویستیان بە پارەیە بەسەر هاوڵاتی ئاساییە جێبەجێەکەن بەسەر کۆمپانیا گەورەکان و سەرمایه‌دار گەورەگەرەکانە بە ڕێگەی جیاجیا جێبەجێ ناکەن واتە حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا پرۆژە یاسایەکی نەناردۆتە پەرلەمان نە باج زیادکە نە ڕسومات زیادکە نە کەمی کاتەوە بەڵکو ئێمە چاومان لەوەیە ئەو یاسایانەی هەن وەکو خۆیان بەسەر هاوڵاتیانە جێبەجێ بکرێن بۆی ئەو زوڵم و ستەمەی کە هەموو هاوڵاتیەک لە کوردستانە هەستی پێکە لەوەی کە حکوومەت دادگەر نییە لەگەڵیا لەوەی حکوومەت وەکو هاوڵاتی پلەیەک مامەڵەی لەگەڵاناکە جیاوازی لەگەڵاکە لەسەر بنەمای ئاستی کۆمەڵایەتیان لەسەر بنەمای نزیکبوونیان لە حیزبەکانی دەسەڵاتەوە ئەمە کۆتایی پێبهێنرێت کارزان فەرموو بەسەرچاو وەزیری دارایی کە ئایا باکێشتی پەرلەمان دەکرێت کە ئێوە بەرنامەکاران ئەزانن ئەو داهاتە لە
بڕی هەمیشە زیاترە کە بەبێ لێبڕین بدرێتەوە کاتی بەشی خۆشەکان دەمێنێتەوە ئەوە یەکدۆم یاسای چاکسازی کاچن مەسەرەوەڵی هەبووە لە گێڕانەوەی هەندێک داهات بۆ خەزێنەی حکوومەت بەڵام ئێستا بە شتێک ترمان لەجیان پێکەن خۆتان وەکو پەرلەمانتاران هەم بە دۆداتتان کردو هەم باسەوەکەن کە بڕێکی زۆر زەوی لە سنووری پارێزگاکانان بە تاوانە برێ یاخۆت زیادە ڕێکرێتە سەر بۆ شێوازە داهات کۆبرێتەوە خاڵ سنووریەکانی کارماشاکی بەردەوام لە وەڵامی پرسیاری دووەمتەوە دەست پێەکەم سەبارەت بە یاسای چاکسازی. یاسای چاکسازی تەنها بچووکترین دادگەری لە بواری تەنها موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکانە ئەڕەخسێنە، واتە ئەگەر لە 100%یش جێبەجێ بێ ناتوانرێت داهاتی هەرێمی کوردستان بەو جۆرە زیاد کاکە من و تۆ و هاوڵاتی ئەمانەوێت. و بەداخەوە لە ماوەی ساڵێکی ڕابردووە حکوومەت هەرێمی کوردستان شکست و لاوازی خۆی پیشانداوە تەنانەت لە جێبەجێکردنی ئەو کەمە چاکسازیەش. تا ئێستا ئێمە طبعاً لە ڕوانگەی کۆبوونەوەمان لەگەڵ وەزیری شەهیدان، وەزیری پێشمەرگە، وەزیری ناوخۆ سەبارەت بە یاسای چاکسازی و سستی بەڕێوەبەرچوونی پرۆسەکانی بۆمان ڕوون بۆتەوە کە هێزەکانی دەسەڵات ڕێگرن لە بەردەم جێبەجێکردنی یاسای چاکسازی کە بەداخەوە هەر خۆشیان یاساکەیان دروست کردووە و هەر خۆیان نردویانەتە پەرلەمان و هەر خۆشیان تیان پەڕانوە بە زۆرینە چکەوە لە ئاسی تموحی ئێمە نیە. یاسای چاکسازی تا ئێستا لە قۆناغی دەرکردنی سیستم ڕێنمایی بڕیار دروستکردنی لیژنە تێنەپەڕیوە و بە شێوەیەکی کردداری 1 دینار بۆ داهاتی گشتی ئەوەی کە خەڵک چاوەڕێیەکە کە داهاتی گشتی خەزێنەی گشتی زیاد کا ببێتەوەی باشبوونی دۆخی ئابووری ئەوە ڕووی نەداوە. خاڵی دووەم سەبارەت بە فشاری پەرلەمانی چییە؟ طبعا ئێمە لە پەرلەمان ئێوەی بەڕێز دەزانن پەرلەمان ئەرکی چییە و کارەکانی چین لە بواری چاودێری حکوومەتە. یەکەم بە پرسیار و بە دوواداچوون چاودێری کاری حکوومەتەکە. سێم بەم جۆرە کە نەگەشتین ئەنجام کار دەست بۆ پرساندنە بین. بەڵام ئێوەی بەڕێز دەزانن ئێمە لە مانگی 11 پرۆسەی پرساندنمان بۆ سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی ئەنجامدا. ئەو زۆرینە پەرلەمانیەی کە هەیە نایەڵێ بە شێوەیەکی جددی حکوومەت لە بەردەم پێشێلکاریەکانیان ڕاگرین. واتە ئێمە کاتێگەینە ئەوەی کە حکوومەت وەڵامی پرسانەکە باتەوە ئێمە ڕازی نین بە وەڵامەکانی زۆرینەی پەرلەمانی ڕازیە بێ بە وەڵامەکان و ئێمە ناچینە قۆناغی دوای ئەوە کە قۆناغی وەرگرتنەوەی متمانەیە. ئێستش دۆخەکە لە پەرلەمانە تا ئێستش بەو جۆرێ و هیوادارم لە هەفتەی داهاتووە کە ئێمە هێندە پەرلەمانتار بیر لەوەکەینەوە کە ڕێگەیەکی چاودێری جددی بۆ ڕاگررتنی حکوومەت لە پێشێلکاریەکانی لە بەردەوامی ستەمی لێبڕینی موچە لە بەردەوامی کێشە و گرفتەکان ڕاگرین هیوادارین پەرلەمانتارانی تر هەڵوێستیان بخەنە هەڵوێستی ئێمە. ئەوەی ئۆپۆسیۆنە لە پەرلەمان بە فەرمی ئۆپۆسیۆن بوونی خۆی ڕاگەیاندووە 3 فراکسیۆنن کە ژمارەمان 16 کەسین. ئێوەی بەڕێزی ئەزانن 16 کەس ناتوانرێت قەراری پێدەر بکرێن، ناتوانرێت بە شێوەیەکی جددی لێپرسینەوەی حکوومەتی پێ بکەیت و ئەگەر فراکسیۆنەکانی تر لەگەڵمانە هاوکار بن بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین حکوومەت ڕاگرین و فشارێکی جددی بین لە پەرلەمانەوە. بەڵام هێزەکانی ئۆپۆسیۆن هەموو لایەک دڵنیاکەینەوە ئەوەی لەسەر شانمانە لە فشار بۆ حکوومەت بۆ ڕاگررتنی حکوومەت ئەنجامی دەین. وما على الرسول إلا البلاغ لا يكلف الله نفسا إلا وسعها. ئێمە تواناکەمان ئەوەندەیە. بەڵێ سەرچاوم طبيعي دوای ئەم داتاوەدانی جەنابەت بڵاو کردوێتەوە. ئێستا بە پرسیارەتەکە ئەکەوێتە ئەسوێکێ سێ حیزب پێگەشتەری حکوومەتی لەم ناوە مەعارەزەمان لێبڕینی موچە بەردەوامە هاوڵاتیان وەڵامیان دەوێت. ئێستا بە پرسیارەتەکە بەگشتی ئەکەوێتە سەرکە یعنی لە ماوەی ڕابردوودا داتا بڵاو کراوەتەوە حکوومەتەن بەم شێوەیە ناوێتی گوێ لە کەس ناگرێت. یعنی ئێستا بە پرسیارەتی ئەکەوێتە ئەسوێکێ چی وەڵامێک بۆ هاوڵاتیان ئەدەنەوە. بەرپرسیارەتی ڕاستە و خۆی ئەم دۆخەی لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەت دۆخی ئابووری و دارایی لە ئەستۆی 3 هێزی پێگەنەری حکوومەتە و هەر یەکەیان تەوان بە ئاستی جیاواز بەڵام بە دڵنیاییەوە پارتی و یەکێتی پشکی گەورەی بەرپرسیارەتیان لەسەر شانە چونکە ئەوانن ڕێگرن لە چاکسازی ئەوانن بەهۆی چەکیانەوە و ڕێگە ئەگرن لەوەی داهات بۆ خەزێنەی گشتی بگەڕێنەوە ئەوانن لە ڕێگەی نفوس و دەسەڵات و بەکارهێنانی هێزی چەکیانەوە کۆمپانیەکانی خۆیان دەوڵەمەنەکەن بەردەوامن لەوەی کە ئەم نەزیفە لەسەر داهات لە هەموو ڕێگاکانەوە بەردەوام بێ. بۆیە بەرپرسیارەتی ڕاستە خۆ لە ئەستۆی ئەو سێلایەنەیە کە حکوومەتی هەرێمیان پێکێناوە ئەبێ گۆڕانیش لەو نێوانە قسەی خۆی بۆ خەڵکی کوردستان هەبێ ئەو پێگەی ئەو لە حکوومەتی هەرێمی کوردستانە چییە بۆ کۆتایی پێهێنانی بەم دۆخە خراپە کە هەموو هاوڵاتیانی مەئیوس کردووە. ئەوەی کە گرنگە ئەوەیە هەمومان لە فشارەکانمان بەردەوام بین. پەرلەمان لە پەرلەمانتار لە پەرلەمانەوە بەردەوام بین لە فشارەکان. میدیا
بە کاری ڕاستەقینەی لە چاودێری حکومەت و ڕخنەگرتن لێ بەردەوام بێ لە فشارەکان ڕێکخراوەکانی چالاکی مەدەنی و خەڵکیش دەسەڵات لای خەڵکە هەر لە بنەمایە پەرلەمان نوێنەری خەڵکە و هەر لە بنەمایە حکومەت مەفروض وایە هەڵبژێراوی خەڵک بێ بۆیە دەسەڵاتی گەورە لای خەڵکە خەڵک دەتوانێت قەرار بە ئەم دۆخە چی لێەکە بۆ نمونە لە هەڵبژاردننی داهاتوو چۆن تۆڵە لەو هێزانە کاتەوە کە بوونەتەوەی برسیکردنی خەڵکی کوردستان کە بوونەتەوەی ئەوەی حکومەت سیستەمی نەبێ حکومەت دامەزراوەی نەبێ کە بوونەتەوەی یاسا سەروەر نەبێ لە کوردستانە کە بوونەتەوەی هەرێمی کوردستان لاواز بێ ئێستا بەسیترین هەڕەشە لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە لەلایەن داعشەوە کێشەی ئەمنی بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئێمە خەبات و قوربانیدانمان کارمان بۆ ئەوە بوو سیستەمێکی ئەوە لاوازمان هەبێ هێزێکی پێشمەرگی ئەوە لاوازمان هەبێت تەمەن لە ڕێگەی ڕێزمە قوربانیدانی پێشمەرگە جێگەی ڕێزە بەڵام بەردەوامی هێز یەکەکانی هەفتا و هەشتا و بەردەوامی هەیمەنەی هەردوو هێزی دەسەڵات بەسەر هێزی پێشمەرگەوە وای کردووە کە هێزی پێشمەرگە ئێستا توانای بە تەواوەتی تااقەت بڕوکێنە و ناتوانرێت لەو ئاستە گەورە لە چاوەڕوانی پاراستنی هەرێمی کوردستانە بێ سەرڕای ئەوەی تەسحیەدەن قوربانیەدەن ئێمە بینیمان لە شەوی جەژنە ڕۆڵەیەکی ئەم وڵاتە بووە قوربانی بەڵام بەداخەوە ئەم خوێن و قوربانیە لەبەرەوەی لە چوارچەوەی هێز لە سیستمی نیشتیمانیە کۆ ناکرێنەوە لەبەرەوەی ڕاهێنانی پێویستیان پێ ناکرێت لەبەرەوەی پارەی ئەم وڵاتە بۆ پڕچەکردنی هێزی پێشمەرگە بەکار نایەنرێ و بەکارهێنرێ بۆ دروستکردنی ڤێلا بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیاکانی خۆیان تا ئێستاش هەرێمی کوردستان هەرێمێکی لاوازە هەموو هەڕەشەیەکی ئەمنی بەداخەوە هەموو خەرقێک ئەکرێت هەرێمی کوردستان بخاتە بەردەم مەترسیەکی زۆر زۆر گەورە کە تەنانەت تا ئاستێکی زۆر خراپ کە هیچ کەسمان پێمان خۆش نییە بەڵە فەرموو زۆر سپاس و بابەت دیکەش کە بابەتی ئەوەی کە عراق نرخی دۆلاری بەرز کردەوە بەرامبەر داوی عراقی لە بۆی کەمێنانی داهاتەوە ئەگەر لە بەغدا ستا 20 هاوڵاتیان زیان کردبێ بەڵام لە هەرێمی کوردستان ئەکاتە 140 بەڵام لە سیاسیەکانی باشووری کوردستان و هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکیان لە بەرامبەر ئەوە نەبوو ئایا بەڵدەبەر ئەوەی کە حکومەت عێراقی وای کردووە یاخود هۆکارەکەی چی بوو هەرەکەم ئەگەر ئەو کەمکردنەوەی بانکی ناوەندی کردوێتی شتێک کراوە پشارێک کراوە کە ئەو سڵاویستەی دیکە کە لێڕووی موچەیە نەهێڵدرێ یعنی پشارەکان لەڕووی شەقام دەستخۆش سەبارەت بە قاچاقچێتی نەوت طبعا من بیستومە و هێندێ زانیاری هەن بەس لای خۆم بە دوواداچوونی تەواو نەکردەوە تا دڵنیا بمەوە لە کەرکووکەوە هێندێ لە نەوت ئەفرۆشتێ ئەنێرێتە دەرەوە کە ئەمە دیار نییە کێیکە پارەکە چێتە گیرفانی کێەوە طبعا هێزەڵێم کێیکە پێشکە لە هێزەکانی دەسەڵات کەسیکە ناتوانێت قاچاقچێتی نەوت بکە و ئەوەشی لە سووریاوێتە هەرێمی کوردستان بە هەمان شێوە نادیارە و لە داتای ڕسمی حکوومەت هەرێمی کوردستانە دەرناکەوێ لە جموجوڵی چالاکی ئابووریا دەرناکەوێ و داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی سەبارەت بە پرسیارەکەی ترت بەڵێ تورکیا زۆر قازانجەکە لەوەی کە بۆری نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە ئەگاتە بەندەری جیان کە بۆ هەر بەرمیلێک نەوت زیاترە لەو ستانداردەی کە لە دنیاە هەیە واتە تورکیا زۆر سوودی لە نەوتی هەرێمی کوردستان وەرگرتووە سەبارەت بە پرسیاری سێمت بەڵە خەڵکی هەرێمی کوردستان هەر هاوڵاتیەک لە کوردستانە دوو جار زیادمەندە جارێک بەهۆی بەتابەت موچەخۆرانمان مەبەستە بەهۆی لێبڕینی لە ساڵ 21 موچەوە جارێکی تریش بەهۆی بەرزکردنەوەی دابەزاننی نرخی دینار بەرامبەر بە دۆلار ئێوە زانن ئەو شمەک و کاڵانی کە لە بازاڕا هەن زۆرینەی زۆریان بە ڕێژەیەکی زۆر بڕێک لە نرخیان چۆتە سەر کە بۆتە هۆی بارگرانی لەسەر هەموو هاوڵاتیەک بۆیە بەڵە هەموو هاوڵاتیەک لە کوردستانە لە 120 گۆڕانکاری نرخی دینار و دۆلار زیانی کردووە هەموو موچە خۆرێکیش لە 141 زیانی کردووە 10 تا 11 دۆلارە لە هەر بەرمیلێک کە بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆرە زۆر سپاس و هەموو لایەک بەخێر بن